ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. ئەم ئەڵلقەی بەرنامەی ڕاڤا تایبەتە بە یادی 75 ساڵەی دامەزاندنی پارتی دیموکراتی کوردستان 16 ئاب ڕۆژی شکۆی نەتەوەی و نیشتیمانی. هەوڵە دەین پرۆگرامێکی تایبەت پێشکەش بکەین بە سێ چارەکە سەدا خزمەتی حیزبی پارتی دیموکراتی کوردستان وەک یەکێک لە پارتە نەتەوەی و نیشتیمانیەکان کە ساڵانێکی درێژە تەمەنێکی درێژە لە گۆڕەپانی سیاسی و لە گۆڕەپانی نەتەوەی نیشتیمانیا خزمەتی گەورەی پێشکەشی بزافی ڕزگاری خوازی کوردستان کردووە. بەشێک لە توێژەرانی سیاسی و مێژووی باوەڕیان وایە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی وەرچەرخانێکی مێژووی گەورەیە، ڕووداوێکە دیاردەیەکە. هەوڵە دەین ئەم تەورەیە گفتوگۆ بکەین بە میوانداری بەڕێزان و خۆشەویستان کاک فازڵ قارەمانی پێشمەرگەی دێرین و لە هێزی خەباتی سلێمانی. کاک فازڵ بەخێر بێن و خۆشحاڵین. و زۆر بەڕێز کاک کامەران غەریب کارژێڕی لقی چوار. کاک کامەران بەخێر بێن و خۆشحاڵین. ئازیزان لە بەشی دووەمی بەرنامەکەمان ژمارەیەک گەنج لێرە ئامادەن. هەوڵە دەین پەیامی ئەوان و بە زۆر لە زۆرەکان گفتوگۆ لەگەڵ ئەوانیش بکەین دیدی گەنجان سەبارەت بە 75 ساڵ و خەباتی درێژ و نەبراوەی پارتی دیموکراتی کوردستان وەک گەنجان بۆچوون و پەیامەکانیان وەرەگرین و پیرۆزبایی لە تەواوی خەڵکی کوردستان و لە لایەنگران و دۆستان و پێشمەرگە قارەمانەکان و خانەوادەی شەیدانەکەین بە بۆنەی یادی 75 ساڵەی دامەزاندنی پارتی دیموکراتی کوردستان. کاک فازڵ پێم خۆشە سەرەتا بێمە لای بەڕێزت وەک پێشمەرگەیەکی دێرین و وەک فەرماندەیەک لە هێزی خەباتی سلێمانی خۆشحاڵە بین بۆی کە دید و بۆچوونی جەنابەت بزانین بە تایبەت لەمەڕ ئەوەی کە زەرورەتی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان دامەزراندنی پارتی بۆچی گرنگ بوو. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە کاتی باسی مێژوو دەکەین سەیەکەی لە بستنی ڕزگاری خوازی گەلی کورد ئەو قۆناخانەی کە شۆڕش بەردەوام بووە بەڵام بە شێوەیەکی ناسیستەماتیکی کورد وەکو پێویست استفادەی لێ نەکردووە. پارتی وەکو زەرورەتێکی مێژووی لە 16 ئابی 46 خۆی ڕاگەاندووە. ئەم حیزبە بوو بە دایکی هەموو حیزبانەی کە هەم ئەو حیزبانەی پێش خۆی کۆ کردەوە و هەم ئەو حیزبانشی کە قۆناغ بە قۆناغ لە تەمەنی پارتیە فترەیە لە بستنی ڕزگاری خوازی کووردا بەردەوام بوون بە ناوێکی جیاواز بەڵام نەتیجە گەڕانەوەتە ناو حیزبی دایک. کەواتە ئەم حیزبە زەرورەتێکی مێژووی بووە و قۆناغێکی گەرم بۆ ئەوەی کە هێزەکانی یا با بڵێن جوڵەکانی ناو بستنی ڕزگاری خوازی گەلی کورد کۆ بکاتەوە و بیکا بە هێزێکی با بڵێن گونجاو هەم لەگەڵ سەردەمەکە و هەم هێزێکی بۆ ئەوەی کە ببەجێ ئومێد بۆ خەڵکی کوردستان. لە دوای دامەزاندنی پارتی کورد بە قۆناغێکی نوێ تێپەڕی. پارتی فێری ئەوەی کردین کە لە ڕاستیە خۆ نەچەمێنین. ئەمە هەر سەرەتایی با بڵێن دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان شیعارەکە ئەوە بوو کە پارتی دیموکراتی کوردستان کاتی خۆ ناچەمێنێ بێگومان بەرامبەرەکەی خۆی دەچەمێنێ. هەر بۆیە قۆناغ بە قۆناغ کە بستنی ڕزگاری خوازی کورد بەرەو پێشچووە و نەتیجە شۆڕشی ئەیلول دروست بووە. ئەو شۆڕشە خۆتان زانن هەموو خەڵکی کوردستانی لێکۆ بوویەوە تەنانەت ئەو خەڵکانێشی کە با بڵێن پێشتر لە بستنوویکە لە ڕوتەیەکا بوون هاتن ناو پارتی دیموکراتی کوردستانە کۆبوونەوە. چی پارتی دیموکراتی کوردستانی بەخۆت کرد؟ من باسی نامەیەکی بەختیاری حەمەشەمەیتان بۆ دەکەم کە کاتی ئەو لەگەڵاڵە مامۆستا دەبێت با بڵێن کوڕی جەنابی سەرۆک مستەفا بەرزانی کاک نیهات منداڵێکی هاروهاجە لە مەکتەب دەرسی پێ دەڵێ و دەچێت شکاتی لێ دەکات لێ تووڕەبێ مامۆستا لێ تووڕە دەبێت دەچێت لای جەنابی مەلا مستەفا دەڵێ باوکە مامۆستا لێدام. کاتێک جەنابی بەرزانی مامۆستا عومەر بانگ دەکات دەڵێت چۆن مناڵ بە لێدان پەرۆدە دەکرێت؟ پێی دەڵێ قوربان مناڵەکانی کەش چایان لەو دەکرد و ئیتر منیش دەسەڵاتم نەما و تەحملم نەما و لێمدا. وای حاڵ جەنابی بەرزانی هەڵدەسێت ساقەی بانگ دەکات جێبێکی لاندرۆڤەری دەبێت دەیدات هەیە دەڵێ مادەم جوڕەتی ئەوەت کردووە لە مناڵەکەی منەوە دەست پێ بکەی کەواتە دەست خۆش بێ. کەواتە ئەم بستنەوەیەکی ڕێک ناسیۆنالیزمی کوردیە و قۆناغ بە قۆناغ. هەتا ئەم قۆناغی کە هاتووە جەنابی بەرزانی ڕابەرایەتی کردووە لە هیچ شوێنێکە زوڵم و ستەم نەبووە و خۆشتان گوێتان لە جەنابی کاک مەسعود بووە کاتێ دەڵێ ئێمە کە چوینە منتیقەی گەڵاڵە بۆی بارگا بکەینەوە دەفەرمێ خەڵکی منتیقە ئەو پیان وتین ئێوە خۆتان خاوەن ماڵن داوای شوێن لە ئێمە مەکەن.
ئەم بزوتنەوەیە وەکو چۆن خوێن لە جەستەی هەموو تاکێکی کوردە هەبووە بێگومان زەرور بووە و بەردەوامی هەبووە. سیرەکەی لە سەردەمی شۆڕشار ڕوبەڕووبوونەوەی سەخت دروست بووە، تەنانەت وڵاتانی ناوچەکە لە سەرکوتکردنی پارتی دموکراتی کوردستان دەستیان هەبووە. بەڵام لەبەر سەکردایەتێکی حەکیم و لەبەر پەیڕە و پرۆگرامێکی دروست بە گوێرە ئەو سەردەمەی کە پارتی تێدا دامەزراوە، پارتی بەرگەی ئەو قۆناغانەی گرتووە و نەتیجە پارتی دموکراتی کوردستان قۆناغ بە قۆناغ بەرەو پێشووە. قۆناغێکی دوای ئەوەی کە پارتی وەکو ڕابەرایەتی شۆڕش خۆی ڕاگەیان لە ڕاستیە بەشێکی گەڕنگی کردەوە و بەشە بریتبوو لە بەشی ڕۆشنگەری، ئەو بەشەی کە قۆناغ بە قۆناغنەوەکانی ئێمە پێگەیان لە قۆناغەکانی شۆڕشە دیسانەوە بێنە سەنگەرەکانی پێشمەرگە و بەرگری بکەن و هێزێکی نوێ بە بزوتوی ڕزگاریخوازی کورد ببەخشن. سیفەتێکەی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان بۆ کورد ئەوە بوو کە لە ناوچەکە ئیتر جارێکی تر دوشمن نەیتوانی بە شێوەیەکی هەمەجی بێت بکەوێتە گیانی ئێمە و بە ئارەزوی خۆی بمان کوژە و بمان بڕێ، لەبەرەوە وەکو چۆڵەی خاوەنمان بۆ دروست بوو. لە هەموو قۆناغەکانە پارتی دموکراتی کوردستان سەرڕای ئەو سەرکوتکاری کە بەرامبەری کورد کراوە، بەڵام پارتی تەنها بەرگری کردووە. بۆ نمونە کاتێکە دیەکانی ئێمە دەکەونە بەرپەلاماری دوشمن، ئەوان دەست دە ژند و منداڵیش ناپارێزن، بە ساروخ و بەتارلن ناو ماڵەکان دەدەن. بەڵام کاتێککە هجووم دێت جێش و جاش و پیاوانی ڕژێم دێن، هێزی پێشمەرگە لەو قۆناغەشە کە دوشمنەکەی زۆر سەرسەختە، بەڵام هەوڵ دەدا منداڵ ژن زەری پێ نەگەێت. ئەمە خاڵێکی گەرنگە. هەر لەم بزوتوی ڕزگاری خوازی گەلی کورد لە پارتی دموکراتی کوردستانە ئەو کەمایەتیانی کە لە هەرێمی کوردستانە بوونیان هەبووە، لە دوای پارتی زیاتر باوەڕی تەواوی بە خۆیان هەبوو، چکە دەیانزانی یەکەم ئەو بستنویە کە دامەزراوە بستنوویەکی کوردستانیە و شوێنی هەموو ڕەوت و هەموو دەنگ و هەموو ڕێنەکانی تێدا جێ دەبێتەوە و کەسایەتیان بۆ دروست بوو. لە ڕاستیە وەکو چۆن دەڵێ شۆڕشەکان بە شۆڕشی خۆیان زانی. خاڵێکی گەرنگ کە دروستبوونی پارتی دموکراتی کوردستان بۆ ئەم قۆناغەکە لە سەردەمی خۆیان دروست بوو ئەوەیە کە فێری ئەوەی کردین کە ئیتر ئێمە نەتەوەیەکین و جوغرافیا و خاکی خۆمان هەیە و دەبێت لە چوارچوبەی ئەم جوغرافیایە مەخاوەنی بەرنامەی خۆمان و خاوەنی استراتیژی خۆمان بین. بۆیە قۆناغ بە قۆناغ پارتی دموکراتی کوردستان وەکو قوتابخانەیەکی فکری سەرکردەی پێگەیان. ئەم سەرکردانە ئەگەر سیرەکەی بە جۆرە لە جۆرەکان هەمویان لە بستنووی ڕزگاری خوازی کووردا دەوریان هەبووە، ئەگەر چی لە دوای پارتی دموکراتی کوردستان دوای 16 ئاب هەندێک هێز و هەندێک ڕەو دروست بوو کە لە پارتی جێبوونەوە، بەڵام نەتیجە تەمەنیان کورد بوو. هۆکاری تەمەن کورتیەکە چییە؟ هۆکاری تەمەن کورتیەکە ئەوەیە کەوان لەو بستنووی ڕزگاری خوازی لەو فۆرمە فراوانەی کە هەموو ژیانی کوردەواری دەگرتەوە ئەوان لایەندا، کە لایەندا پیان وا بۆ ئەمان دەتوان بژین. بەس کاتێک لە چوارچوبەی پارتی چوونە دەرەوە، خۆتان دەزانن لە فترەیەکی کەما بە ناچاری گەڕانەوە ناو ئەو هێزە سیاسی کە هێزە ڕەسەنەکەی هەرێمی کوردستانە. کاکوازیان دەست خۆش بێت بگومانە گەڕێمەوە لای جەنابەت کاکەمەران پێم خۆشە قسەیەک لەسەر زەمن و هەلومەرجی ئەو ڕۆژەی کە پارتی دموکراتی کوردستان دامەزرێ و بڕیاری لێدرێ بە تایبەت لە دوای جەنگی جیهانی دووەم وە ئەو نەخشە نوێیی کە ناوچەکە چاوەڕوانی ئەکرد و ئەو گۆڕانکاریە جەوهەریانەی کە بەڕاستی ناوچەکەش بەخۆی بینی بوو، بە تایبەت لەو ڕوانگەیەوە قسە بکەین کە زەمەنی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان زەمانێکە سۆڤیەت و ئایدۆلۆژیای شوعیەت زۆر زاڵە، زۆر باڵە دەستە، بەڵام سەر مستەفا بارزانی بیر لەوە کاتەوە پارتێک دروستکە بە ناوی پارتی دموکراتی کوردستان کە ئەو کاتە دیموکراتیەت بۆ ناوچەکەش و بۆ کۆمەڵگەی کوردستانیش تازە بوو و دنیابینی مستەفا بارزانیش لە بابەتی دروستبوونی حیزبێک و ناولێنان یا مانیفێست دەبێت. پێم خۆش لەو ڕوانگەیەوە قسە بکەیت. بەڵێ سەرەتا پێویستە پیرۆزبایەکی زۆر گەرم ئاراستەی تەواوی نیشتیمان پەروەران، ئازادی خوازان، هەروەها شۆڕژگێڕانی هەر چوار پارچەکەی کوردستان لە دوایی شەوە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی کە تاکو ئێستاش ئاڵا هەڵگری نیشتیمان پەروەری و سربەخۆییە بۆ گەلی کوردستان. بە دڵنیاییەوە ئێمە بۆ ئەوەی کە خوێندنەوە بۆ قۆناغێک بکەین پێویستە بەر لەوە وەکو پانۆڕامایەک باگراوندی ئەو قۆناغە بخوێنینەوە. قۆناغی بەر لە دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان، قۆناغی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان قۆناغی دوای دامەزراندن.
ئێمە زانین کە فترەیەکی زۆر کەم بوو پاش شەڕی جیهانی دووەم هەرچەند کە نێوانی هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەم نێوانێکی ئەوەندەیان نەبوو وەکو عەسرێکی زۆر دوور و درێژ نەبوو کە بڵێن دوجار کاریگەریەکانی شەڕی جیهانی یەکەم هەروەها ئەو دابەش بوونە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیە و هەروەها ئەوەی کە لەسەر نەخشەی وڵاتان لە شەڕی جیهانی یەکەمە ڕوویدابوو کاریگەریەکانی هێشتا مابوو چ لەسەر کۆمەلگاکان چ لەسەر دەوڵەتەکان بۆیە ئێمە پێویستە بە خوێندنەوەیەکی جیاواز تەنها شەڕی جیهانی دووەم بە نمونە نەهێنینەوە چونکە ئێمە ئازانین کە شەڕی جیهانی یەکەم بووە هۆکاریەوەی کە کۆمەڵێک ئیمپراتۆریەت کە بە تایبەتی لەم ناوچەیە وەکو ئیمپراتۆریەتی عوسمانی دابەش بێ لە ئەنجامە کۆمەڵی گۆڕانکاری سیاسی و جیۆپۆلۆتێکی هاتە ئاراوەکە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەریان هەبوو بەسەر ئەم ناوچەی ئێمەوەیەکە کوردستانە بە دڵنیاییەوە دامەزرانی پارتی دیموکراتی کوردستانەوە یا هەر گۆڕانکاریەکی تر هەر لە دایک بوونێکی تر زادەی قۆناغێکی تایبەتە بۆ لەو کاتەیە پارتی دیموکراتی کوردستان دامەزرامە پرسیارێکی جەوەریەکە بیکەنێ ئازانین کە پاش ئەوەی کە حکوومەتی ئێرانی دەسەڵاتی لاواز بوو گەلانی ژێردەستەی حکوومەتی ئێران تا ڕادەیەک توانیان ئازادیەک وەربگرن هەروەها بە شێوەیەک لە شێوەکان لە ناوچە جیاوازەکانەوە یا سربەخۆیی یا ئەوەی کە پیانەوە ئۆتۆنۆمی ڕابگەێنن زیندوترین نمونەشیان کۆماری ئازەربایجان و کۆماری کوردستان بوو لە ڕۆژهەڵات کۆماری کوردستان وەکو کۆمارێکی تازە پێگەیشتووی کورد جێگەی ئومێد بوو بۆ لەبەر ئەوەی ئێمە ئازانین چەندین سەدە بوو کە کورد هیچ ڕووناکیەکی شک نابەر هیچ پاڵپشتێکی نەبوو ئێمە ئازانین ئێستا هەر نەتەوەیە کە بچەوسێنرێتەوە ئەو وڵاتەی کە لەو نەتەوەیە پێک هاتووە گەل لە دەرەوەی ئەو وڵاتەش بێ دوجار لەسەری دێتە دەنگ بەڵام کورد ئەوەی نەبووە و پاڵپشتەی نەبوو بۆیە کۆماری کوردستان لە مەهاباد چرایەکی زۆر گەشت بوو جەنابی بارزانی نەمریش لەبەر ئەوەی هەستی بەمە کرد بوو کە ئەم کۆمارە پێویستە بەهێز بکرێ پێویستە پاڵپشتی بکرێ پێویستە بە هەمووان دەستی پێوە بگرن بۆ ئەوەی کە لە نشستی و لە ڕووخان بیپارێزن وەکو ئەرکێکی نەتەوەی نیشتیمانی هەروە وەکو ئەرکێکی مرۆڤایەتیش چوونە کۆماری مەهاباد و لەوێ پارێزگاریان لەو کۆمارە کرد دوجار وەکو وتەکەی جەنابیان کە قیادەی هەموو شۆڕەشێک پێویستی بە حیزبێکی منەظەم هەیە لەو سۆنگەیەوە پارتی دیموکراتی کوردستان دامەزرا بەڵام پارتی بۆچی تاکو ئێستا بەم بەهێزیە ماوەتەوە ئەوە چەند خاڵێکی ترەکە ئەگەر دەرفەت هەبێ بێ باسی بکەین بەر لە پارتی حیزبی تر هەبووە دوا پارتیش حیزبی تر دروست بووە بۆیە ئەو خاڵە بەهێزانە چین کە پارتی بەو شێوەیە هێشتوتەوە بەر لە هەموو شتێک کاریزمابوونی دامەزرێنەرەکەی کە جەنابی مستەفا بارزانی بووە بۆ لەبەر ئەوەی چ وەکو پێک هاتەی بنەماڵە چ وەکو ئەو کەشەی کەتیایە پەروەردە بووە چ وەکو بینینی ئەو زڵم و زۆرە زۆرەی کە لەلایەن دوژمنانەوە هەم دەوڵەتی عوسمانی هەم دەوڵەتی ئینگلیز بەسەر ناوچەکەیە کە بارزانە هاتووە ئەمە مرۆڤێکی دروست کردووە لە هەموو پێک هاتەیە کە بڕوایەکی زۆر گەشی بە ئایندەی وڵاتەکەی و نەتەوەکەی هەیە هەروەها ئەو هەستە شۆڕژگێڕیەی کە لە ناخیا پەروەردە بووە وای کردووە کە تاکو ئێستاش پارتی دیموکراتی کوردستان و ڕێڕەوانی ئەو ڕێبازە بە هەمان نەفەسی دامەزرێنەرەکەیەوە تاکو ئێستا دەست بەم حیزبەوە بگرن ئێمە زانین کە پارتی تاکو ئێستاش چ لە ڕووی دەنگدەرەوە بێ چ لە ڕووی جەماوەرەوە بێ چ لە ڕووی ڕەسەنایەتی حیزبەوە بێ یەکەمین حیزبە لە تەواوی عێراقا ئەمە شتێک نییە کە ئێمە وەکو ئەندامانی پارتی یا وەکو کادرانی پارتی ئەمە حەقیقەتێکە کە لە عێراقا سەلماوە وەکو وتمان قۆناغی بەر لە دامەزرانی پارتی و قۆناغە بوو کە کۆمەڵێ دەوڵەت شپرزە و
شێواو بوون سنوورەکانیان دەستکاری کرابوو پێکاتەکانیان گۆڕابوو قۆناغی دامەزراندن لە سەروبەندی ئەو قۆناغەیە بوو کە کۆمارێکی تازە بۆ کوردستان هات بووە ئاراوە کۆپیەکی ئەو ئەزمونەی کە ئێمە لە ڕۆژ هەڵاتەمان بوو پێویستمان بەوە هەبوو کە لە باشووری کوردستانیش ئێمە ئەو حیزبە منەظەمەمان هەبێ بۆیە پارتی دیموکراتی کوردستان لەو هەلومەرجەیە دامەزرا ئەگەر دەرفەت هەبێتەوە ئەوە باز لە قۆناغی دوای دامەزرا دەست خۆش بکاکەمانە بە دنیایەوە لە بەش دۆمە تەکمیلەی بۆچوونەکەت بکە بە تایبەتی قۆناغی دامەزراندنی پارتی و ئەو خاڵە بەهێزانەی کە باست کرد لەبارەی ئەوەی کە پارتی بۆچی ئەمێنێتەوە بۆ چۆن دەتوانێت بەردەوام بێت و سەرکەوتنی گەورەش وەدەست بهێنێ کاک فازیل ئەمەوێ بۆچوونی جەنابەت بزانم لەبارەی ئەوەی کە پارتی لە 75 ساڵی ڕابردوو بە وێزگەی جیاواز و لە بەردەم لەمپەری سەخت و تااقەت پڕوچێ ناخۆ بینیوێتەوە بەڵام پارتی هەمیشە وەڵامەکەی بۆ هەموو ئاستەنگانی ڕوبەڕووی بوونەتەوە بەردەوامی و خۆنەچەماندن بووە لە دیدی جەنابتەوە وەکو پێشمەرگەیەکی دێرین بەردەوامی و خۆنەچەماندن لە بیر و بۆچوون و باوەڕی پارتیەوە وەڵام من پێم وایە پارتی لەو ڕۆژی دامەزاندنیەوە پارتی خەریکی خۆیەتی واتە خەریکی دەرەوەی خۆی نییە بۆچی لەبەر پارتی بیزەبت بوو بە فۆرمێک کە شوێنی هەموو کوردستانی تێدا بۆیەوە کەواتە ئەوەی گەرم بوو پارتی پێش هەموو شتێک هەموو ئەو باڵ و دەستانی کە لە دەروی پارتی هەبوونە لێنابوون حیزبی هەشتەیەکە هەمووی هێنا ناوخۆی کۆی کردوانێ و دەتوانین بڵێن پارتی لەو قۆناغی کە باڵی سەرەتا گەشتە قۆناغی شۆڕشی ئیلوانە پارتی بوو بە فۆرمێ یا بوو بە پڕاستەیەکی کوردایەتی و کەس نەیتوانێت لەو مەنهەجە لا بدات بەڕاستی ئەمەیان زۆر گرنگە لە دوای ئەوەش پارتی هەوڵیدا لە باتی ئەوەی کە خۆی بە دوژمنەکەی و خەریکە چەندێک بەهێزە خۆی بەناوخۆی خۆی و خەریکە کە چەندێک خۆی بەهێزکات ئەم خۆ بەهێزکردنەوەی لە پارتی دیموکراتی کوردستان کرد کە لەسەر پێی خۆی بمێنێ و هەر تەوژیمێک ڕوبەڕووی دەهات دەیتوانی بە دەستە جەمعی واتە بە هێزەی کە گەلی کوردستان هەیەی و پارتی دیموکراتی کوردستان ڕێبەرایەتی دەکات ڕوبەڕووی بێتەوە نەتیجە بابین سەیری باسی شۆڕشی ئەیلول بکەین شۆڕشی ئەیلول بێژگە لە عەقیدە و بیر و باوەڕێک کە جەنابی مەلا مستەفا سەرپەرشتی دەکرد و ڕێبەرایەتی دەکرد بێژگە لەو ڕێنمایی و لەو ڕێکارانەی کە لە مەکتەبی جەنابی سەرۆک بارزانیوە دادەبەزی بۆ هێزەکان بۆ بەتالیۆنەکان شتێکی نەبوو بەڵام ئەمە لە ڕاستیە بوو بە سەرچاوی هێز و قوت بۆ ئەوی کە شاخکانی کوردستان پاڵپشتیانن و بۆ ئامانج بەرنەوەکەی دەستیان لەلایەن لە هەموو شەکو لە هەموو ئەو تەکنۆلۆژیەکە بوو لە سەردەمە گەرمتر بوو لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەو پێکاتانی لە کوردستانە دەژیان لە سەردەمی شۆڕشا کە دروست بوو لە سەردەمی شۆڕشی ئەیلولا پارێزراو بوون و پارێزراو بوون ئەوان لەو چوارچوەیە کە زانیان ئەم حیزبی ئەوانیشە و حیزبی کوردستانیە بەشداریان لە شۆڕش و بزنی ڕزگاری خوازی کورد کردووە گەشەکردنی پارتی دیموکراتی کوردستان بێگومان گەشتە ئاستێکی تر بوو بە شوێنی مەترسی بۆ دوشمن بۆیە وڵاتان گەلە کۆمەیان کرد و پەلاماریاندا و هاوکاری تەواوی دوستی عێراقیان کرد بۆ ئەوی کە ئەم شۆڕشە لەناو بەرن بەڵام کاتێک کە شۆڕش بوو بە ڕۆحی نەتەوەیی بوو بۆ ئەوی کە ئیتر ئەم شۆڕشە کەس ناتوانێت دەستبەرداری بێ بوو بۆ سەرچاوی کە ئێمە لە هەموو نەهامەتیەکان دەتوانێت بمان پارێزێ ئیتر شۆڕش بوو بە وەکو چۆن دەڵێ بوو بە چرایە لە ماڵی هەموو کەسێکا دامەزرا لەوە گەرمتر ئەوە بوو میلەتەکەی ئێمە بە حکمی ئەوەی کە وڵاتەکەمان لە ژێردەستی داگیرکەرا بوو ڕێگەوان پێ نەدەدا کە فێری خوێندن بن فێری خوێندنەوە بن و فێری ئەوە بن کە لەگەڵێکە گفتوگۆ بکەن بەڵام شۆڕشە ئەم دەرگایشی دیسان بۆ کردینەوە کە ئێمە بەرنامەی تەسقیفی هەبوو بەرنامەی ڕاهێنانی ئەوەیە بوو کە ئێمە چۆن بتوانین لەگەڵێکە هەڵس و کەوت بکەین و نەتیجە کادری وای پێگەیان کە توانین لە گوندەکانە هەر چۆنێ بێت هەوڵدان مامۆستایەک پەیدا بکە بۆی کە خەڵی فێری خوێندەواری کە شان بەشانی شۆڕش ئەم سەورە سەقافیە و سەورە چەکدارێکە کە هەبوو هەمووی لە هەیکەلی پارتی دیموکراتی کوردستانە لە ڕاستیا بوو بە هاوێنێکی پاک بۆ بستنەوەیکی جوڵەیەکی ڕزگاری گەلی کوردستان و نەتیجە ڕوتەکە بەردەوامە هەتا ئەو کاتەی جەنابی بارزانی ڕابەرایەتی کردووە و دواتر لە چوارچۆی باڵە معادلەیەکی نێودەوڵەتی شۆڕش بۆ ماوەیەک ڕاوەستا ئەگەر جەنابتان پێتان خۆشە دواتر باسی دەکەینەوە بە زۆر سپاس دوای کە چینە لای میوانەکان بە دنیایی و لای جەنابتان کاکەمەران پێم خۆشەوە تەکمیلەی بەش یەکەمی قسەکانت و خاڵە بەهێزەکانی پارتی و سەرکەوتنەکانی بەڵێ پارتی وەکو حزب دامەزرا ئێمە ئازاین کە ئەرکی حزب کاری سیاسیە بەڵام
هەر لە سەرەتای دامەزرانی پارتیەوە کۆمەڵێک چەمک هەبوون کە بە یەکەوە پارتیکاری لەسەر کرد. یەکەم بزوتنەوە چەکداریەکە ئێمە ئازانین کە ئەو هاوکاریەی بارزانی نەمر و هەواڵەکانی کە بۆ کۆماری مەهاباد هەیان بوو وەکو کۆمەڵێک خەڵکی چەکدار کە بۆ بەرگری لەو کۆمارە چوو بوون. لەو سەروبەندەیە کە پارتی دامەزرا ئێمەزانین کە بارزانی پشکی هەبووە لە کۆماری مەهاباتەواتە بەشێک بووە لە سیستەمی حکومڕانی لە کۆماری مەهاباتە. بزوتنەوەی چەکداری حکومڕانی زاید قۆناغی دووە ئەوە ئێمازانی پاشڕێڕەوە مێژووەکەی بارزانی نەمر کە بۆ سۆڤێت ڕۆشتووە بزوتنەوە چەکداریەکە زاید کارە حیزبایەتیەکە بەو شێوەیە کە وەکو ئەم سەردەمە هەیە بەو ئیمکانیاتە ئەو سەردەمە نەبووە کەواتە هاتۆتە سەرچی هاتۆتە سەر قۆناغی خۆپێگەیاندن و دیپلۆماسی. ئێمەزانین کە بارزانی نەمر لە سۆڤێت لە زۆر دەرگایداوە لەگەڵ زۆر لە بەرپرسانە دانیشتووە هەروەها لەو ڕۆتوانیوێتی کۆمەڵێک دەستکەوت بۆ کورد و هەروەها بۆ ئەو هەواڵانەی کە لەگەڵیا بووە بەدەست بێنێکەواتە ئێمە سێ چوار چەمک لە دامەزرانی پارتی دیموکراتی کوردستانە ڕنگدانەوەی هەبووە کە تاکو ئێستاش بەردەوامە بۆ لەبەرەوەی پارتی نەوەکو تەنها لەو سەردەمەیە لە سەردەمی ڕێکەوتنی گەلی کورد لەگەڵ حکوومەتی بەغدایە پاش 11 ئازاری ساڵی 1970 ئێمە سیستەمێکی حکومڕانیمان هەبوو چ بۆ ناوچەکانی کوردستان هەروە چ بەشداریمان لە حکوومەتی بەغدایە کە ئێمە وەزیرمان هەبووە کەواتە ئێمە ئەزمونێکی حکومداری دوور و درێژمان هەیە کە هەر لە دامەزرانی پارتیەوە دەستی پێکردووە کە تاکووەگا بە ئێستا وەکو قۆناغی دامەزراندن باسمان کرد قۆناغی دوای دامەزراندنەوە بوو کە پچڕانێک دروست بوو لە نێوان قیادەی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکەکەی کە بەهۆیەوەی کە بەرگری لە کۆماری مەهاباد کردبوو بە ناچاری ڕێگەی یەکێتی سۆڤیەتیان کرد. بەڵام کاریزمای جەنابی بارزانی نەمر و هەروەها ئەو خۆشەویستیی کە هەیبوو لە ناو کۆمەڵانی خەڵکای ئازانین کە یەکەمین حیزب بووە یەکەمین بزوتنەوەی چەکداری بووە کە لە سەرتاسەری کوردستانە هەموو چین و توێژەکان بە ڕۆشنبیر بە جوتیار بە مامۆسای زانکۆ بە ئاراستە جیاوازەکان بە چەپ بە ڕاست بە ئیسلامی بە ئەلمانی کە بە شۆڕشی خۆیان بە حیزبی خۆیانی بزانن. بۆیە ئەم هۆکارە کە خەڵک پارتی و حیزبی خۆی زانیوە هەروەها و کاریزمایی کە جەنابی بارزانی نەمر هەیبووە ئەم بۆشاییەی پڕ کردوێتەوە لە نێوان کە لە نێوان قیادەی پارتی دیموکراتی کوردستان لە ناو عەرزی واقعا لە ناو کوردستانە لەگەڵ جەنابی بارزانی کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بووە لە سۆڤێت لە منفە پچڕانێک هەبووە ئەمەی پڕ کردوێتەوە. دوجار ئەو کاریزمایە وای کردووە کە هەم قیادەی پارتی دیموکراتی کوردستان هەم ئەو خەڵکەی کە لە دەوری پارتی کۆبوونەوە چەوە حیزبانەی کە پێشتر حیزب بوون و خۆیان هەڵۆشاندۆتەوە هاتوونەتە ناو پارتی و چ ئەوانەی کە هەر لە سەرەتای دامەزراندنەوە لەگەڵ پارتیا بوون بارزانیان بە ڕێوەری ڕۆحی خۆیان زانیوە. یعنی ئامادە نەبوونی ئەو لە سەرساحەی کوردستان نەبووەتە هۆکار کە ئەو بیر بچێتەوە کە ئەو بە شێوەک لە شێوەکان ڕۆڵەکەی لاواز بێ بە پێچەوانەوە ئەو قارەمانێتیان کە لەو ڕێڕەوە مێژوویە نواندیان بە شێوەیەک دەنگیاوە کە زیاتر وەکو چۆنەڵێ بوو بە سۆپەر قارەمانێکی ئەفسانەیی کە لە پێناو نەتەوەکەیە ئامادە بوو کە ئەو ڕێڕەوە لە نێوان سنووری چەند وڵاتێکە لە نێوان ئێمە ئێستا بیرەوەریە و ژەنەراڵانە خوێنینەوە بیرەوەریە و سەرۆکانە خوێنینەوە کە لەو سەردەمەیە بوونیان هەبووە و دژی کورد بوون کە بە چ ڕێزێک و بە چ چۆنەڵی هەڵوێستێکی بەڵێ باس لە بارزانی نەمرەکەن ئەو سەرکردە سەربازیانەی کە دژی سوپایی کورد بوون دژی و بارزانی و هەواڵەکانی بوون بە چ شێوەیەکوان ئەمە هەمووی خۆی لەوەی ئابینێ کە دوا دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان سەرجەم جەماوەری خەڵکی کوردستان
هەستیان بەوە کردووە کە ئەم حیزبە ئەتوانێت بەدیهێنەری ئاواتەکانیان بێ ئەم حیزبە ئەتوانێت بێتە کۆڵەکەیەکی سەرەکی بۆ بەدیهێنانی ئەو ماڵەی کە ئێمە زۆر دەمێکە لە بنیادنانیان کە دەوڵەتی کوردستانە وەکو قۆناغی دوای دامەزراندنی ژەگەر بە کورتەیەک باسی بکەین ئەوە بوو ئەو پشرانە دروست بوو تا ساڵی 1950 کە بارزانی نەمر گەڕایەوە سیستەمی پاشایەتی بەو شێوەیە ڕۆخاوار وا زەمینەیەک دروست بوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین وتوێژ لەگەڵ حکوومەتی بەغدایە بکەین بەڵام بەداخەوە ئێمە دوژمنەکانی ئێمە تەنها لە کاتی گۆڕانکاریە بیریان لەوە کردوتەوە کە بۆ ڕازیکردنی مەسەن دڵی ئەو چین و توێژ و نەتەوانی کە لە وڵاتەیان کە هەنگاوێک بێنە پێشەوە بەڵام دوجار چوونەوە سەر ئەسڵی خۆیانەوە بوو کە بزوتنەوەی چەکداری ئەیلولی 1961 دروست بوو کە درێژترین شۆڕشی مێژووی هاوچەرخی کوردە کە حیزبێکی سیاسی منەظەم بەو شێوەیە کە جەنابی بارزانی باسی کردووە سەرپەرشتیە کرد دوا ئێمە لەوانەیە ئەحداسەکانی شۆڕشی ئەیلول بەو شێوەیە کە پێویست بێ بە خەڵک ئاگادارین ئەگەر دواتر دەرفەت هەبێ دێنە سەر هەڵسەنگاندنی کۆی قۆناغەکەی پارتی دیموکراتی دەستان خۆش بێ سوپاس بۆ هەمووشیکردنەوەکانتان وەڵا پێمان خۆشە کۆمەڵێک گەنج لێرەن هەڵوێست و مێژووی درێژخایانی پارتی دیموکراتی کوردستان لە دیدی گەنجانەوە بزانین هەرێک لە هاوڕێیان ئەتوانن بۆ ماوەی دوو خولەک پەیامەکەیان و ئەگە پرسیارێکیشیان هەبێت لە میوانانی بەڕێزی بکەن داوا لە بەڕێزیانەکەین بفەرمون. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سەرەتا زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە یادی 16 ئاب یادی 75مین ساڵ یادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان لە بنەماڵی سەربەرزی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە ئەندامان و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان پیرۆز بێت و دامەزراندنی پارتی لەو سەردەمەدا وەرچەرخانێکی مێژووی بوو لە بزافی ڕزگاری خوازی گەلی کورد. وتێشی بارزانیتان بیردێنمەوە کە دەڵێت لە کاتی سەرکەوتندا لە خۆبایی مەبن و لە کاتی شکستیشدا ناومێد مەبن. دەستان خۆش بێ لە 75مین ساڵیادی دامەزانی پارتی دیموکراتی کوردستاندا پیرۆزبایی خۆم ئاڕاستی جەنابی سەرۆک بارزانی و سەرجەم میلەتی کورد و هەروە خانەوادەی سەربەرزی شەهیدان دەکەم و لەم یادە پڕشکۆ و شکۆدارەدا باڵێنی خۆمان دووپات دەکەینەوە کە درێژە پێدەری ئەم ڕێبازە مەز نەبین و هەروە ئێمە بە خۆشحاڵیەوە لە کۆندا دەمانگوت کە پارتی خاوەنی دوو شۆڕشی گەورەی ئەیلول و گوڵانە بەڵام لە ئێستادا دەتوانین بڵین پارتی خاوەنی 4 شۆڕشی گەورەیە جگە لە شۆڕشی ئەیلول و گوڵان شۆڕشی داستانی پردێ و سەحێلا کە شکۆی هەرێمی کوردستانی هێشتەوە و هەروە شۆڕشی ڕفراندوم کە خۆی لە خۆیدا شۆڕشێک بوو ئێمە وەکو کادران و یاخود گەنجانی ئەم حیزبە باڵێن دووبات دەکەینەوە کە درێژە پێدەری ئەم ڕێبازە بین بۆ خزمەتکردنی زیاتر بە کورد و کوردستان. زۆر سپاس. سەردا سپاس بۆ ئەم دەرفەتەتان پیرۆزبایی خۆم ئاڕاستەی هەموو تاکێکی گەلی کورد دەکەم سەبارەت بە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان یادی 75 ساڵەی دامەزراندنی پارتی نەتەوەی و شۆڕژگەری گەلی کورد پیرۆزبایی خۆم ئاڕاستەی هەموو خەباتگێڕ و شۆڕشخوازێک بۆ گەلی کورد بۆ ئەو کەسانەی کە ڕۆژێک بۆ ساتێکیش بێ هەوڵیانداوێت بۆ سەربەخۆیی گەلی کوردستان بۆ بزافی ڕزگاری خوازی گەلی کورد و لێرە سپاسی جەنابی سەرۆک بارزانی دەکەین بۆ ئەو هەموو ماندووبوونەی لە پێناو هەموو تاکێکمان بۆ ئەوەی گەر بۆ ساتێکیش بێ بە ئارامی بە ئاسوودەیی بژین و پارتی دیموکراتی کوردستان جیاواز لە هەموو پارتەکانی تر تەنها چاوی لەسەر چەکداری و شۆڕژ نەبووە بەڵکو چاوی لەسەر هەموو چەمکەکانی تر بووە وەک کۆمەڵگەی مەدەنی کە هەر لە ساڵانی دوای دامەزراندن بە چەند ساڵێکی کەم دوو ڕێکخراوی گەورەی دروست کرد کە ئەو کات ڕێکخراوی قوتابیان و لاوانی دروست کرد و هەروەها ڕێکخراوی ئافرەتانی دامەزراند
کە ئەمە نەفەسێکی گەورە بوو بۆ هەموو چین و توێژەکانی گەلی کورد کە تەنها چاو لەسەر چینێکی تایبەت نەبێ بەڵکو هەموو چینێک لە گەلی کورد هەوڵ بدات بە هەموو شێوەیەک شۆڕش بکە لە پێناو بزافی ڕزگاری خوازی گەلی کورد و سپاس بۆ هەموو لایەک. سەرەتا پیرۆزبایی یادی 75 ساڵی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان لە جەنابی سەرۆک و سەرجەم لایەنگران و هەواڵانی پارتی دیموکراتی کوردستانەکەم. پارتی هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تاوکو ئێستا هەڵگری ئاڵای کورد و پارێزەری خاک و سەروەری کوردستان بووە. دەستخۆشیتان لێکم هیچی تر نییە. زۆر سپاس. هەواڵانی ئافرەتان فەرموو. بەخێرهاتنی وتانەکەم دەستخۆشی بۆ ئەم بەرنامە جوانەیە پیرۆزبایی 75 ساڵی پارتی دیموکراتی کوردستانەکەم کە ڕۆژێکی پڕشکۆ و دامەزرێنەر بووە. من دەمەوێت هەنە ئاماژە بۆکو درێژی پێدان بۆ قسەکانی بەڕێزیشتان مێژووی بارزانانی و ڕزگاری خوازی کوردستان هەمیشە لە گۆڕانی تایبەتدا بووە. ئەم گۆڕانکاریەش بە تەواوەتی لەسەر نەتەوەی کورد دەستی خۆی جێهێشتووە و دواتریش لەسەر هەر چوار پارچەی کوردستان و لەسەر خەباتی هەر چوار پارچەی کوردستان کاریگەری خۆی هەبووە. ئەم یادا ڕۆژێکی ژوویە و پڕ لە شانازیە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە 16 ئاب ساڵی 1946 کە لەلایەن ڕابەری کورد باوکی ڕۆحیمان بارزانی نەمرەوە دامەزرێنراوە. ئەمە لە ڕۆژگارێکا بووە کە جیهانی مرۆڤایەتی لەو سەردەمەدا بە تەواوەتی لە قۆناغێکی زۆر هەستیاردا تێپەڕیوە. میلەتی کوردیش لەو کاتەدا پێویستی بە پارتێکی نەتەوایەتی هەبووە بۆ ئەوەی کە بەرگری لە مافەکانی خۆی بکات. دواتر دوای ئەوەی کە دەبینێت وڵاتانی دنیا هەمویان سربەخۆن و مافی نەتەوەیەتی خۆیان هەیە میلەتی کورد لەو سربەخۆیە بێبەشە و ئەزمموی نەکردووە کەواتە بۆیە ئەویش هەڵسا بە دامەزراندنی ئەم ڕێبازە پیرۆزەی کە ئێستا بۆ ئێمەی بەجێهێشتووە. و دواتر من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە بارزانی نەمر لە هەر چوارپەرجەی کوردستاندا زۆر بەوردی کاری کردووە. دواتر چۆتە ڕۆژهەڵاتی کوردستان و خزمەتی بە کۆماری مەهاباد گەیاندووە بۆ ئەمەش وەک دەستکەوتێکی نەتەوایەتی دادەنرێت بۆ مێژووی کورد و کوردستان. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەوڵی داوە کە یەکریزی ماڵی کورد ڕێک بخات و هەروەها هەوڵی داوە کە هەر چوار پارچەی کوردستان لەژێر دەسەڵاتی زوڵم و زۆرداری بێگانەدا بێنێتە دەرەوە و هەروەها خەباتی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە کۆمەڵێک بەرنامە و گرنگی بەهای تایبەتی خۆی هەبووە. یەکێک لەوانە یەکریزی دەنگی گەلی کورد و هەروەها یەخستنەوەی ماڵی کوردی و دواتریش پاراستنی سروشتی کوردستانیش. دەمەوێت ئاماژە بۆ بم بڵێم لەو کاتەوەی کە بارزانی نەمر کە گرنگی تایبەتی بە ئافرەتیاوە هەتا ئێستا و ئەمە پرسیارەکەم ئەوەیە بزانم ئافرەت تا ئێستا لە ناو حەزبی پارتی دیموکراتی کوردستاندا چ ڕۆڵ و پێگەیەکی گرنگی هەیە؟ سپاستانەکەم. سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ ئەم دەرفەتە. لەم ڕۆژە پڕشکوێردا یادی 75 ساڵی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و هاوکات یادی لەدایکبوونی سەرۆک بارزانی پیرۆزباییەکی گەرم ئاڕاستی سەرۆک بارزانیەکەم و هەروەها پیرۆزبایەکی گەرم ئاڕاستی سەرجەم هەواڵانمان و سەرجەم گەلی کوردەکەم. پەیامی من لەم ڕۆژەیە ئەوەیە کە هەمومان تەبابین و یەکریزی ناوگەلی کورد بپارێزین و لەسەر ڕێبازە پیرۆزەکەی بارزانی نەمر بەردەوام بین و لەم ڕۆژەیە ئەمەوێ هەمومان پرسیارێک ئاڕاستی خۆمان بکەین. ئێمە هەمومان نەزانین کە پارتی حیزبێکی بێڕکابەر و سەرکەوتووە و بناغەیەکی بەهێزی هەیە. ئایا ئەو پرسیارە با هەمومان لە خۆمان بکەین چی بکەین بۆ ئەوەی کە پارتی لەسەر ئەو بناغە بەهێزە و لەو بێڕکابەرێتەیە بمێنێتەوە. هیوادارم هەمومان ئەو پرسیارە لە خۆمان بکەین کە لە شوێنی خۆمانەوە چی بکەین. دەستخۆشیتان لێکم سوپاسیان بەرنامە جوانەتانەکەم هیوادارم شوێنی خۆی بگرێت. لەم یادە پیرۆزەدا و لەم ڕۆژە پیرۆزەدا
یادی 75 ساڵی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و لەدایکبوونی ڕابرینەتەوەی کورد مەسعود بارزانی جەنابیان دەکەم پیرۆزبایەکی گەرم ئاڕاستی سەرجەم کوردستانیان و لایەنگران و کە سوکاری شەیدان و ئەنفەڵکراوان و کیمیاباران دەکەم دەتوانمەوە بڵێم پارتی دیموکراتی کوردستان تاکە حیزبە گرنگێکی زۆری داوە بە پرسی ئافرەتان هەر لە سەرەتای دروستبوونیەوە هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی زۆر باش گرنگی بە پرسی ئافرەت داوە. گەنجانی خۆشەویست سپاس بۆ بەشداریتان و سپاس بۆ پەیامەکانتان لە 75 ساڵەی دامەزاندنی پارتی دیموکراتی کوردستاندا هەڵبەت بە حضوری ئێوە و بە ئامادەبوونی ئەو لە بەرنامەکە جوانتر بوو و سپاس بۆ ئەو سەرنج و پەیامانەی کە هەتان بوو. کاک فازل پێم خۆشە لە دەمی کۆتایی بەرنامەکە بپرسم ئەگەر قسەیەکت مابێ و سەرنجێکش لەسەر قسەی بەشداروان هەبێت. سپاس. وڵات دەربارەی ڕۆڵی ئافرەت لە ناو پارتیدا لە ڕاستیە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە زۆر گەرم بوتیایە کە پارتیتیایە ئافرەتەیە گەشەی کرد لەوانە لەیلا قاسم بە نمونە دەهێنینەوە کە دوای ئەوەش کەمەلیان کرد بە پەتەکە ئاخر قسە بیکە وتی خۆشحاڵم کە سەری ئێوە لە ژێر پێڵاوەکانی مندایە. ئەوە ڕۆڵی ئافرەتە لە بستنی ڕزگاری خوازی گەلی کورد و لە باڵێن شۆڕشی گوڵانیشە من ئافرەتێکم لەغڵا لە ڕاپەڕینا بەیانی عومەر شەریفی ناو بوو. بەیان کچێکی تەمەەن 15 ساڵ بوو. من ڕاستێکی بارزانیم پێ بوو لە ئەم جسەیەرە. ڕاستی بارزانیم پێ بوو ئەوە دەرم کرد پەلاماری دام وتی ئەم ڕسمێکی و تۆ چی تۆ پارتی تۆ وتم بەڵێ. ئەمەنا خوێن گەرم بوو ئەمەنا بە جورئەت بوو لە ڕاستیە من لەوە فێری ئازایی بووم بەڕاستی. چونکەوە زۆر گرنگە. و لە بستنەوەی ڕزگاری خوازی کورد ئافرەتی کورد زۆرە کە شوێن دەستی دیارە. هەر ئێوە گەنجان کە دەتوانن نەوەی دوا ڕۆژی ئەم میلەتەن و نەوەی پارتین دەتوان پارتی بە قۆناغی کا بەر ئەم جارە فکر ڕۆشنگەری و ئەم سۆشیال میدیایی کە هەیە بەڕاستی ئێوە دەتوان ئیشی باشتر بکەن. بۆیە هیوادارم خوێنێکی گەرم لە جەستانایە لە ناو پارتیە بۆ نەتەوەکتان بۆ نیشتماکان بەکاری بێن و خۆشببختانە ئێستا ئافرەت لە هەموو جوگەکانی پارتی دیموکراتی کوردستانە هەیە و خۆشببختانە من پێم وایە هەر جوگەیەکی دەسەڵات لە دەستی ئافرەتا بێ لە دەستێکی ئەمینایە. ئەوە زۆر گرنگە. دەستان خۆش بێ پرسیارێکی زۆر جوانە ئێمە چۆن بتوانین ئەو پارتی کە 75 ساڵ تا ئێستا بە بەهێزی هاتووە سەرڕای ئەوە هەموو پیلان و نشست و تاکو ئێستا بە بەهێزی ماوەتەوە چی بکەین بە بەردەوامی بە بەهێزی بیهێڵینەوە ئەوەیە کە تەنها کورد بین. چونکە کوردبوون مانای وایە کە تۆ پارتیت. پارتی تەنها ئەوە نییە کە ناسنامەیەکی لە گیرفانایە ئەوەندامی پارتی دیموکراتی کوردستانە. هەموو کوردێکی دڵسۆز کە بڕوای بە خاکی کوردستان هەیە بڕوای بە نەتەوەی کورد هەیە ئەندام و لایەنگرێکی پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر تەنانە داسامەکەشی لە گیرفانە نەبێت. خیانەت نەکردن کوردبوون پارتی هەتایە بە بەهێزی ئەڵێتەوە. کامەران دەستان خۆش بێ هەوڕیانی عزیز کە لە بەرنمەکە ئامادە بوون خۆشحاڵ بوون بە ئامادەبوونتان هەڵبەت قسەکردن لەسەر 75 ساڵ مێژووی پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی کاتێکی زۆری ئەوێ و شایانی ئەوەیە لە زۆر گۆشەی جیاواز و قسەی لەسەر بکرێ و ڕەهەندی جیاوازی هەیە. سوپاس بۆ ئامادەبوونی کاک فازڵ قارەمانی لە هێزی خەباتی سلێمانی، سوپاس بۆ کاکامران غەریب کارژێڕی لە قیچوار و سوپاس بۆ ئامادەبوونی ئەو گەنجانەی کە ئەمڕۆ بەرنمەکەیان جوانتر کرد. ساڵیادی دامەزاندنی پارتی دیموکراتی کوردستان پیرۆز بێت و بۆ هیوای کامیادا دەستپێکی قۆناغێکی گرنگ بێ بۆ ئومێدەی کە پارتی بەرە و گەشە سندن و پێشکەوتنی زیاتر بڕوە. ئامانجە گەورەکانی پارتی گەیشتن بە ئامانجی گەوری پارتیش لە سربەخۆیی و بوونی کوردستانێکی بەهێزا بەدی بێت. ئەم ساڵیادا ساڵیادی نوێبوونەوە و گەشە سندنی پارتی دیموکراتی کوردستان بێت. ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە و تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بن.